زیاتر لە 50 شەهید لە کتێبێک کە بە ناوی ئینسکلۆپیدیای شەهیدانی هەولێر کاک حەیدەر مەنتەگ ئەرکەی گرتووەتە ئەستۆی خۆی و وێنەی شەهیدەکان و ژیاننامەیان و شوێنی شەهیدبوونیان کە بڵاو کراوەتەوە بۆ ئەوەیە کە بە ئەرشیڤکردنی شەهیدەکانمان بۆ داهاتوو بۆ نەوەکانی داهاتوو کە بزر نەبن گومناو نەبن کە بزانین یەکێتی نیشتمانی کوردستان ڕاستە لە ساڵی 75 خوێن دەبەخشێ شەهید دەبەخشێ کە زیاتر لە 20,000 شەهیدی داوە تاکو ئەمڕۆ. گرنگی ئەو ئینسکلۆپیدیا لەوەیدایە کەوا لە ڕووی مێژوویە لە ڕووی دیکۆمنتەوەوە لە ڕووی نەکردنی هەم ژیاننامە هەوێنی شەهیدەکان ئەوە گرنگەکەیتی تەقتەقم بۆی هەڵبژاردووە چونکە لە سەردەمی شۆڕژنی گەلەکەمان لە ناوخنی سنوورەکان کەوا خەڵکەکەی دانیشتوانەکەی زۆر دڵسۆز زۆر هاوکاری هێزی پێشمەرگە بوونە و قوربانیشان لەو پێیناوە زۆر داوە شارۆچکەیشی وشی تەقتەق کە لە ڕووی دانیشتوانەوە ئەو کار زۆر بچووک بووە بەڵام زیاتر لە 80 شەهیدیان هێزگە لە شەهیدی ئەنفال و شەهیدانی تری کەسەر بە وەزارەتی شەهیدان. لێرەوە سوپاس کاک حەیدەر مەنتەگ بکەم کە هەڵساوە بە دیکۆمنتکردنی ئەو کتێبە یەک لەوانە کە باوکم لە ساڵی 79 شەهید بووە لە دۆڵی سماقۆڵی خۆم بە خۆشحاڵ دەزانم. دووبارە سوپاس بۆ کۆمیتە ڕێخستنی تەقتەقیش قوتاخانەی شەهیدێک زۆر دڵم بەم کتێبە خۆشە مێژوو ئەرشیفی لەبیر نەکراوەی باوکم لەم کتێبەیە هەیە کە چەندین ساڵی تریش بتوانی ناوی شەهیدێک یەکێتی بێنی ئەتوانی لەم کتێبەیە بیدۆزیتەوە بۆیە بە پێی سزان دەستخۆشی لە نووسەرەکەی بکەم.